ئەڵێن ئەسب نەک تەنها بە چاوەکانی بەڵکو بە قاچەکانیشیە دوێت. ئەگەر جەستی ئەسب قەڵایەک بێت ئەوە سمەکانی کۆڵەکەی ئەو قەڵایەن. ناڵ تەنها پارچە ئاسنیەک نییە بۆ پاراستن، بەڵکو هاوسەنجی و خێرایی ئەسپەکەی لەسەر وەستاوە. لە مەڵقەیەدا ڕاهێنەر بەردیا باسی ناڵ و ناڵبەندیمان بۆ کات. ناڵ بۆ ئەسب ڕێک نافسی پێڵاو بۆ ئینسانە. ئەسب ئەگەر سواری پێی نەکەی کیشەی نییە ناڵی نەبوو. بەس تووزی کە زینێکی و سوار شوودە سەری و قورسترە بێت وردە ئەم سومە ئەڕوات. ئەم سووە چەند بافتی هەیە. ئەمەیە کە بڕوات وردە نەرمە بێ دوای نەرمیەکە دی سواری پێی ناکەری و ئەکەوێ شەلی. ناڵ ڕێک نافسی پێڵاوە بۆ ئەسب. ناڵ و خواردن یەک زەرورەتیان هەیە بۆ ئەسب. ئەمەنە بۆ ئەسب موهیمە ناڵکردن. ناڵبەندیش ئێستا نابێ بڵێ هەر کەسێک کە بتونێ بزمان لە سمەگە دەربکەی بڵێ من ناڵبەندم. نە، ناڵبەند باید زۆر زیرەک بیت. ناڵبەند یەک باید بزانی ئەسپە چی ناڵبەندی پێویستێ، چی بووی بیکەی کە بە کاتی ڕۆیشتن بە کاتی سواری مرتاحتر بوو، پێی خۆش بوو. مهمترین قسمەتە یە ناڵبەند ئەو زیرەکی و شارەزاییە کە بزانی چۆن ئەم ئەسپە ناڵ بکە. هەر ئەسپێ باید یە نەفس ناڵ بکە. ناڵیش هەر نەفسی سواری کردن نەفسی ئیشێری تر باید وردە دەست پێ بکەی. یەک ترسی ئەسپ بشکنی. خۆ ئەسپ بە حاڵەتە تەبیعی و وەحشی خۆی ناڵی نییە. وردە باید فێریان بکەی ترسیان بشکنی ئەوەر دوقاچێ پیشوو. بە نومایی کە باید مەسەلەن هەفتەی یە جار دوو جار کە ئەسپ هێریتە دەرەوە پاک و تەمیزکەی ئەوە بە نومایی کاتی کە نووان ئەوە لیان کەی بە سومیان ئەوە دەست بێ ئەوە بە قاچیان بە نومایی مانە تەمرینی لێگەخە بوو فێرکردنە ناڵبەندیە. باید وردە فێریان بکەی و ترسیان بشکنی. کوالتی ناڵبەندی لە سواری و حرەکەی ئەسپ زۆر مهمە. ئێستا بە نمونە بە ئینسان یە پێڵاوە مەسەلەن قیاسە پا 43 یە پێڵاوە 41 بوو یە پێڵاوە 44 ناکریش بە جوانی پیاسە بکەی و بە ڕێگا بڕۆی. ئەسپیش هەر وایە. باید یەک قیاس ناڵەکە بزانی چی قیاسی بووی بەکاربینی. دوو ئەم زاویە سومە تێکی نەدەی. یە ئەسپێکە سومی ئاوایە یە ئەسپە سومی ئاوایە. باید خۆت بە ناڵبەندی و بە قیارکردن بزانی کە ئەم دەرەجە و ئەم قیاسە چۆن هەر چواری بە یەک و ڕێک بی. ناڵ زۆرە. ناڵە کوردیمان هەیە، ناڵە ئەگوارمان هەیە، ناڵە پلاستیکیمان هەیە، ناڵە ئەڵماسمان هەیە. ناڵ زۆرە. با ببینی ئەم وڵاخە چی پێویستە کە چۆن ناڵی بکەی و چی ناڵی بۆی بەکاربێنی. هەر ئەسپێکیش سومی یە قیاسە. ئێستا ئەم ئەسپە ناڵی 0.5 خوا. ئێمە ئێلان لێرە ئەسپمان هەیە تورکە ناڵی 2 خوا گەورەترین و زلترین سایزە ناڵ. هەر ئەسپی یە قیاسە سومی. ناڵی باید یە قیاس بۆی بەکاربێنی. یە ئەسپەس مەسەلەن قیاسی 3.5 ناڵی 3 ئێریت توزی زلیکەی ئەبێتە 3.5. یە ئەسپی مەسەلەن قیاسی 4 ناڵە 5 بۆ ئێری توزی زلیکەی بە با بزانی ئەو لێزانی ناڵبەندە زۆر مهمە لە ئەم ئیشە کە ئەو کاتە چی ناڵی بۆی بەکاربێنی. ئەس بە حاڵەتە تەبیعی خۆی ویستی بە ناڵ نییە چون هیچ وەزنی لەسەری نییە هیچ وەزنی هەروە بۆ خۆی پیاسەکە هیچ کێشەی نییە. ئەس لە کاتە سواریش یەک شتمان هەیە وەناوی تەجەمع یعنی کە ئیوە کاتە سواری سوار باید بە لەقاو ئەسپ بیگرێ بە قاچ بیدێ بە ئەمێرێ ئەسپ
ام دو قاچ اسب بیت جیری ام دو ماسولکه مکینه اسب پیالن تجمع لکاتی برلای و لکاتی کیوی بو لکی بو دشت بو هیچ پیوندی با هم ایشه لنیه مهمترین ایش یک سوارچاک همیشه امه که اسب بیری تنو تجمع یعنی ام دو ماسولکه ام دو قاچ بیری تجیر اسب که اسب مکینه با قوت بیو اسب تساویج جوان اسب اگر دیدن نرنه آشیوبی به سواری حتی مانگ شاید بتونه سواری بی دوای و شلبی دوای و اگر کوت شرینیش نرده کردی بازم باید بیخوی چون ام نرده آسنه ام سمه نرمه باید توزی سمگه بید وشک بید جیره نرده دوای سواری بوی بی ام اسب هر وا برگا بروا نرده چاک نبی ام سمه ورده برواد توش کیشو مشکلی گوره بی ام سومدی میخ بزمار ور نگیری بزمار که ور نگیری ام اسب باید بیخوی 3 مانگ 4 مانگ باید بیخوی دوای اما که نرده بیخوی هر چیز دخل سر اسبگاه کیشه بو یاری بو تمرین داین و سواری کردنی هموی ببیری ارواد بس اگر ایش مثلا قیاس نرد بوچک بو اسب که شلین اگر قیاس نرد گوره بو ام نرد ایده به دست زامار کی 100% کیشه بو اسب درست کی اگر مثلا ایسا با کاتی نربندیگه پیدان ارم که بزمار اگر خراب در بکی چونه بی توش التیاب بی سوم ام سوم تقریبا نفسی نینو قایم که نینو گری آزاری نیه یه بافت کراتینیه یه بافت کراتینه اگر مثلا ایما بزمارگه 1 میلیمتر توزی آوابی که بخوای با بافت زینو سوم ورده توش التیاب بی و اسب که شلین پیالین آبسه همو اینا سومگه ابیده التیاب اسب قانونا باید 50 روز زور بشید 60 روز ایمن نرل چند نومان هیه هر اسبی پیوندی به یک نرله به یه شیواز نربندیه بس تنیاشیدی که همویان آمی و به عالمیه ام زاویه سوم اسب بسه اما نباید زور بید نباید کم بید بیالین 45 درجه بعد همه 45 درجه لاسبی جامپ شیوازی تره اسبی سیباق نرل آلومینیوم زور سوک تره ام اسبه لکاتی سواری ها به دستی برادران بوا نرلگه که کوتو وقتی کاتی لدر و هید نر بکوی باید داوزی به دست اسبگه بیری دجو لحر شونی نرلد که کوت باید داوزی و دست اسبگه بیری ده قاقل بیری خانگی خود بس امانه هر سواری بوی کردنه ام اسبه سومی هموی شکاوه ایسا کیشو چاره سر ام اسبه خب نرلی قاچ دو لگر قاچی نوا یا بریم دست و پا نرلی دست لگری پا زور ارز و آسمان فرقیان هیا ایسا ام اسبه چون سومی شکاوه خریکه یه نرل پا بود دستی چاک بیکن یعنی چاره سر کردن ام اسبه امروز امیه که نرلی پا بود دستی بکار بینیم ایسا پیدا نشاندم که ام سومه شکاوه اگر نرل دست بکار بینیم من جیگای بزمار اینیه که ایمه بزمالی بدیم نرل پا بوی بکار اینیم من قاچ دوا که انشالله چاره سر ام کیشیه بکیم چرمی زور از توره که کات نربندی اگر اسب جوته دا دستی هر کیشا که بزمارگان لدرو خدای نخواسته قاچی که دستی که زامار نکی اما زور مهمه بو ایشی نربندی پیالین چپس یکم شد بو ایش نربندی پاک کردن اوی سومه اما پیالین سوم پاک کن دومین شد بو کاتی نربندی حتما باید جیر دست و پای چوارقاچی از کنکریت بی که قیاسی آن کردی آوا ببینی که کام سوم برسره کلتره قیاس سوم بتونی تشخیص بی اما پیالین چاقو و چکش ایسه ایمه خریکه
اضافات ام سوما ورگری منو پیدان علیم دوی کچیک اما رینت دست راست ایسا همه زور برستره همه شکاوه لکاتی سوه بعد همه بگیریم تا هم قیاس همه پیشتریش بودم بس کردم که همه بافتی کراتینم مردوه نفسی نینو کردن خوما هیچ آزاری که بو عصب نیه ایسا ام نالبندی توابی کوتاهی پیهات به شیواز ریکوپیک و به جوانی تواب مان کرد هر کنی کسومی شکاو ایما بوی نار نایمه درو ایسا ام نالبندی تواب و ام است به آماده سواری امیشم شیواز ناسوما شالا و حلقه لدواتو بسی رشتری تر بودان کم و بسی زین کردن و تعلیموشی تا اسما و آوانش پیشکش دنده